کاک شێروان چۆنی؟ الو باش کاک شێروان؟ ئەلۆ ئەوە زانی ئەمەینە، ئەوە بەرپرسەشی باڵای پاراستنە، بۆی دەکەینەوە. کاک شێروان چۆنی؟ هەلۆ الو بابا چۆنی کاک شێروان؟ الو چۆنی کاک شێروان؟ هەلۆ سەیدە چۆنی؟ سەیدە چۆنی؟ کورە دە قسە بکە شەرم ناکەی؟ داوەشەی خەوە بەرپرسەشی باڵای پاراستنە، ئاخر کو دەکرێ هادێ تاقیبی مەدەکە ناوێری قسە بکە. تخواوە مەسروباتە چ مەخلووقە کتێ ئەوانە